هەر کەلوپەل و پێداویستیەک لە میدیایەکەوە ڕیکلامی بازرگانی بۆ دەکرێت سەرنجی خەڵکی زیاتر دەچێتە سەر و بەهۆی ئەم ڕیکلامەوە کەلوپەلەکە بازاری گەرمتر دەبێت. شارەزایان دەڵێن پێویستە ئەم کەلوپەلانی ڕیکلامیان بۆ دەکرێت لە ڕاستیەوە نزیک بن و نابێت چاوەشەکاری تێدا بێت و خەڵک زیانمەند بن. بەرپرسیارەتە گەورەکەش لەسەر ئەم میدیا و دەستگایانەیە کە ڕیکلامەکەی تێدا بڵاو دەکرێتەوە. کاڵامان هەیە لە ڕووی ئەکسپاری و ئەکسپاریە، لە ڕووی خەلەلی تەندروستی و زەرەری تەندروستیەوە هەیەی، لە ڕووی ئەمنیەتی قەومیەوە هەیەی، بەڵام میدیا فەرمیەکان گەشە بە کاڵاکادن لە ڕووی ڕیکلامەوە لە پێناو بەدەستێنانی داهاتێک بۆ خۆیان کە لە ڕاستیە ئەمە ئەرکی ئەسڵی میدیاکەش فەرامۆشەکە، چونکە پاراستنی کۆمەلگایە، گەیاندنی زانیاری دروستە کە لە ناو میدیاکانە ئێمە بمانەوە نەمانەوە ڕیکلام ڕەگەزێکی ناڕاستی تایە، چونکە هەر خۆی ژانرەکە وایە کاتوانین بڵێن بەشێکە لە درۆ، بەڵام تۆ ئەبێ وشیاری خەڵکت ڕسایەتیکەکانت لە ڕێگەی میدیاوە بپارێزی کە نەیەڵی ئەمە تێپەڕێتایە. ڕێکلام باشتەکە شارەزایەکی ڕاگەیاندن دەڵێ بڕیارەکەی سەرۆکی کۆمەڵی دادگەری جێگەی ستایشە و ڕاگەیاندنەکانی دیکەش دەبێت بچنە ژێرباری ئەم بەرپرسیارەتە گەورەیەوە، چونکە ڕیکلامی ساختە و گەورەکردنی بەشێک لەم کەلوپەلانە زیاتر لە قەبارەی خۆی چاواشەکاریە و فریودان و بەلاڕێدابردنی ڕایگشتیە. ڕە پێش هەموو شتەمە دەستخۆشی لە جەناوی مامۆستا عەلی باپیر بکەم بۆ ئەو پەیامەی کە بڵاوی کردەوە بۆ ڕیکلام لە کەناڵی پەیام. شتێکی باش بوو، جۆرێکە لە وریاکردنەوە بە هەموو کەناڵەکانی کە وەڕاستی ئەمەی لە هەرێمی کوردستانە ئەگوزارێ لە سنوور دەرچووە و شێوازی بڵاوکردنەوەی ڕیکلامەکان جۆرێک لە خەڵخەڵەتاندنی تایە بۆ ئەو کەسی کە پشمەکە ئەکرێ، ئەو کەسێک بەشداری پرۆژەیەکە، ئەو کەسێک کە خواردنێک لە مارکێتێکە ئەکرێ، ئەبێ ئەم لیژنەیەکە بێ سەرپەرشتیاری ئەم ڕیکلامانە بکواتە لە حکوومەت و دەسەڵاتی پەیوەندیدار لە دەسەڵاتی سیاسی ئاگای لەوە بێ ئەمەی لە هەرێمی کوردستانە ئەگوزارێ ئایا فعلەن ئەوەی کە بڵاو ئەکرێتەوە وەکو ئەوەیە کە ئەدرێ بە خەڵک و ئەبێ ئەمانە کەسانی پسپۆر بن و کەسانی شارەزا بن. خودی ڕیکلامەکە ئەکرێتەوە ئەو کەسی کە دروستیەکە، نابێ فوی زیاد لە قەبارەی خۆی پێ بدرێت، نابێ حەجمێکی گەورەی پێ بدرێت، ئەبێ ئەو ڕیکلامەی کە بڵاو ئەکرێتەوە یعنی نزیک بێت لە واقعەوە، ناڵێم وەکو واقعەکە بێت چونکە ناکرێت وەکو واقعەوە، بەڵام نزیک بێت لە واقعەکە ڕیکلامەکەی تا بڵاو ئەکرێت. تۆڕی میدیایی کۆمەڵ لە ماوەی ڕابردوو پرەنسیپەکانی ڕیکلامی پەیڕەو کردووە و ئامادە نەبووە ڕیکلامێک پەخش بکات زیادەڕۆیی تێدا بێت و ببێتە مکیاج بۆ جوانکردنی بەرهەمێک کە زیان بە خەڵک بکات. 80 ئەو ڕیکلامانەش کە هاتون بۆ تۆڕی میدیایی کۆمەڵ و پەیام ڕەتکراونەتەوە، چونکە بنەماکانی نزیک نەبووە لە ڕاستیەوە. لە دوایین پەیام و ئاراستەی داسەرۆکی کۆمەڵی دادگەری ئەم هۆشداری بە گرنگ زانیوە و داوای لە ڕاگەیاندنەکان و بازرگانەکان کردووە نەبنە هۆی هێنان و بڵاوکردنەوەی کەلوپەلی کوالیتی خراپ و ناجۆر. ڕامیار عوسمان، کەناڵی پەیام، سلێمانی.